پەیام باسیەوەم بۆ بکاسە طبعا پەیام لە سلێمانی و دی ڕۆژانەکە ئەو پرۆگرام ڕیکۆرد دەکەین. سەرما وەزعی سەرما لای ئێوە چۆنە؟ کە لە سلێمانیەوە هاتین زۆ سار بوو و باران بوو پروشەی هەبوو. باشە پەیام شتێک لە سەرمایە ئێمە خۆمان نەزانین لە هاوینانە نەوە خواردنێک خۆشە لە خواردنە ساردەکە. ئێستا لە کوردستانی خۆمان عادەتەن لە سەرمایە تۆ من نەگە پرسا لە تۆ بگەم لە سەرمایە چی خۆشە؟ پێشی بێن بۆ ئێرە دایکم نۆک و فاسۆلیاکەی کرد بۆ ئاوە یعنی ترخێنە. ناسە من خۆم حەزم بە شێلمە. من حساسێتم بە ئەو دۆشاوە هەیە کە تێکرێن بۆی قەزیش نایخۆم. یعنی پاقلە زۆر خۆشە بە تایبەت پاقلی سوورەکراوە. پەیام یان باسی چیرۆکی سەرکەوتنمانە کرد ئێمە لە کوردستانی خۆمان زۆر گەنجی بەتوانە هەیە لە بیرۆکەیەکی هەیە بۆ نمونە چیرۆکێکی هەیە لە ژیانیان ئەو کوڕە ئەوێت یاخود ئەو گەنجە ئەوێت کە پێی بگات بەڵام سەپۆرتی نییە. زۆر جاریش پێویستی بە سەپۆرت نییە. ئەو گەنجە ئەبێ خۆی ترسێکی تایە ناتوانە هەنگاوی تازە بنێ لە هیچ شتێکانە بۆ تۆ ماڵت لە قاتی هەشتم بێ لە یەکەوە ڕاستەخۆ بچی بۆ هەشت نەخێر ڕاستەخۆ بە پلیکانە بە پلیکانش نەبێ ئێستا ئەسانسۆر مەسعەدەیە یەک بە قاتەکانە سەرەکەوی و چیرۆکی زۆر هەیە لە دەربارەی سەرکەوتن و ئەو کەسانی کە شکستیان هێناوە پێشتر ئێستا سەرکەوتوو بوون. من چیرۆکێک ماوە دەکەویش چیرۆکی کۆلۆنێل ساندرێز. کۆلۆنێل ساندرێز نازانم ئەی ناسییانە بەڵام هەمومان خواردنەکەیمان خواردووە. دامەزرێنەری KFCە هەتا مریشکی کەنتاکی با باسی ئەو کابراتان بۆ بکەم. ئەو پیاوە دوای چەندەها شکست لە تەمەنی 88 ساڵیە بۆ ملیاردێر. چۆن ئەخرەویش تەمەنێکە تۆ دوای 80 ساڵ تەمەنی 88 ساڵ بیتە ملیاردێر بە چیەسێ؟ لە تەمەنی 5 ساڵیە باوکی مردووە. لە تەمەنی 5 ساڵیە باوکی مردووە و لە تەمەنی 16 ساڵیدا وازی لە خوێندن هێناوە. دواتر لە تەمەنی 17 ساڵیدا هەوڵی چەند کارێکیدا بەڵام شکستی خواردووە. دواتر لە تەمەنی 22 ساڵیدا بۆتە شۆفێر بە هەمان شێوە شکستی خواردەوە کابرایە. چونێک بەتی و زەلام چەند گوناحم هەمووی تاقی کردوێتەوە. دواتر چۆتە چێشخانەیەک لەوێ بۆتە قاپشۆر بەڵام لەوێش هەر نەیتوانەوە بەردەوام بێ. سەرکەوتونە بۆ کابرا. دواتر بۆ بە سەرباز لەوەشتا شکستی هێناوە. و ئەوەی کە لە کۆتاییە لە تەمەنی 65 ساڵیە خانانشی نەکرێت. خانانشی نەکرێت بڕیارەدا خۆی بکوژێ. بەڵام خۆی نەکوژ بە پارەی خانانشینەکەی هات فڕنێکی برژاندنی مریشکی دانا. فڕنێکی برژاندنی مریشکی دانا و بە شێوازێکی زۆر جیاواز ینی لە خەڵکی بۆ نمونە مریشک لە قەدیمەوە هەبووەوانە بەڵام بە شێوازێکی زۆر جیاواز مریشکەکەی ئەبرژاند تاوای لات ڕێستۆرانتێکی بچووکی کردەوە. دواتر بەو شێوەیە کۆلۆنێل بۆ دامەزرێنەری کنتاکی و کە ئێستا یەکێکە لە بەناوبانگترین مریشکە خێراکانی جیهان. ئەوەش ئاماژێ بۆ چیە؟ ئاماژەوەیە کە مرۆڤ نابێت بێهیوا بێت. یعنی کابرا ئەگەر کۆلۆنێل باسکەین لە تەمەنی 88 ساڵیدا بۆتە ملیاردێر. وەڵای ئێستا بە گەنجێکی خۆمان بڵێ کاکە تۆ دام بە خۆتا بگرە ئیشەڵا لە 40 ساڵیە ئەبیتە بزنسمان یاخود ئەبیتە با بەواز بێنە من تازە لە گەنج من خەری و داهاتوی پۆدکاست ڕخێنم. هەستی هەر لەسەر ئەو چیرۆکی کە تۆ حازرە کردەوە منیش چیرۆکێکم حازر کردووە هی بڕاک ئۆزدەمیر. چیرۆکی سەرکەوتنی شێفە دەم بە خەندەکە. وەکو من دەم بە خەندەیە. لە ساڵی 1994 لە هەرێمی هاتای لە باشووری تورکیا لە خێزانێکی بەڕەچەڵک عەرەب لەدایک بووە. هونەری چێژلێنان لە چێشخانەکی باپیرەوە فێر بووە. دواتر ژیانیان دەگوازرێتەوە بۆ ئیستانبول. لەگەڵ باوکی دەست بە کاری فرۆشتنی قوماش دەکات. پاشان کاری گواستنەوەی بار دەکات تا بتوانێت لە خوێندی ناوەندی بەردەوام بێت. کاتێک لی دەپرسن هۆکاری سەرکەوتنت چییە لە وەڵامدا دەڵێت کارکردن بە دڵسۆزی. بۆ نمونە من ئەمڕۆ لە کاتژمێر 8 بەیانی و هاتووم چونکە خەڵکی دەیەوێت چاوی پێم بکەوێ. واتە ڕێزگرتن لە مرۆڤەکان هۆکارێکی سەرکەوتنە.
لە ساڵی 2011 یەکەمین ڕێستۆرانی خۆی کردەوە دوای چەند ساڵێک توانی حەولق لە ناو تورکیادا و لە دەرەوەی تورکیا بکاتەوە. پێکەنینە تایبەتەکەی لە بەردەم کامێرادا و ئامادەکردنی ئەو خواردانەی کە قەبارەیان زۆر گەورەیە وای کردووە چاوێکی زۆری لەسەر بێ و خەڵکی سەردانی بکەن. لە ئێستاشدا سەرجەم ئەستێرە ناودارەکانی جیهان سەردانی دەکەن. دەست خۆش بێ هەنێ زانیاری نەبیستراوی تیا بوو. اینجا شەف بڕاک ئۆزەمیر ئەو ماوەی زۆر بەوە بووە ترێند کە ئەوە خواردنی گەورە کاڵم خواردنی گەورە مەوەستم جێبوون منە دوو لە ڕوویەوە ئاژەڵی گەورە دێنێ سەڕی هەبڕێ و ناوەکەی پڕەکە لە مەحشی و برنج و ئەوانە دوایی ئەکە و دایمەش ڕووی ئاوایە پێکەنێ. بەڵام ئەلە ماوەی مشکلێکی لەگەڵ باوکی بۆ دروست بوو کە باوکی دەستی بەسەر هەموو ڕێستۆرانتەکانی گرت. ئەو بوو ڤیددیۆکی کاریگەری بڵاو بووە کە گریا هیچی نەمابوو باوکی هەمووی لێسەنە بوو تو بیکە ئەوە وەراسینی خۆمە و کات خۆی من هاوکارتمەوەنە سەر لە نوێ ئەو کابرایەت دەستی پێکردو هەنی کۆڵی نەدا و زۆر چیرۆکی وامانەیە کە زۆر کەس هەیە کە کۆڵ نادا لە چیرۆک و ئەو چیرۆکە سەرکەوتنی کە ئەوێت تۆماریکە